با هاوشێوەی شاری سەقەز بەڵام بە شێوازێکی بچووک و خەنجی لەتر لە شاری سلێمانیش دوو هاوسەر کە خۆیان موزیسیانن بە هەمان شێوە فێرگەیەکی جواندا ئەمەزرێنن و فێرخوازان لە تەواوی تەمەنەکانەوە ئەتوانن لەنێو ئەم فێرگەیە فێری بڵین شێوازی دروستی تەواوی ئامارە موزیکەکان بن کە ئەمەش جارێکی تر خزمەتکردنە بە بەشێک لەو بەهرەدارانەی کە ئەیانەوێت بە شێوازێکی دروست و هەروە ئەکادمی فێری ژەنینی بەشێک لە ئامارە موزیکەکان ببن. شێبا محەممەد ساڵح میوزیسیان و ئێتنۆمۆزیکۆلۆجیستم بەشی موزیکم لە پەیمانگەی هونەرجوانەکانی سلێمانی تەواو کردووە هەروەها بەشی ئێتنۆمۆزیکۆلۆجی لە زانکۆی سلێمانی کۆلێجی هونەر تەواو کردووە. ساڵانێک کە من مامۆستای هونەرم و ژەنیاری ئامێری فلوتم بۆ ماوەی 2 ساڵ ئەبێت ئێرەمان کردوتەوە فێرگەی سۆڵۆ میوزیک سکۆڵ لەگەڵ هاوسەرەکەم. ئێمە ڕۆژانە لێرە وانەی موزیک بە فێرخوازەکانمان دەڵێنەوە. ئەو فێرخوازانش کە دێن بۆ لای ئێمە تەمەنی جیاوازیان هەیە واتە بۆ نمونە لە 6 ساڵیەوە لامانن هەتاوەکو 25 بۆ 30 ساڵ یاخود سەروتریش. ئەو فێرخوازانە زۆرترین کات کە پەیوەندیمان پێوەکەن یا کەس و کاریان پەیوەندی بە ئێمەوەکەن زۆر کات هەڵبژاردننی ئامێرەکانیان ئەخەنە دەست ئیختیاری ئێمە کە چیان بۆ هەڵبژێرین یاخود ئامێرەکانیان چی بێت. ئەوەی جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە فێرگەکەمان متمانەیەکی زۆری دروست کردووە لای ئەو خێزان و خانەوادانەی کە منداڵەکانیان ئەنێرن بۆ لای ئێمە چونکە ئێستا بەڕاستی زۆر خێزان زۆر دایک و باوە کە ناتوانن منداڵەکانیان بنێرن بۆ زۆر شوێن. ئێرە وەکو ماڵێک وایە بۆ فێرخوازەکانمان کە من بەڕاستی وەکو دایکێک یان وەکو خوشکێکی گەورە هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەم ئاگام لێیانە. هەمیشە ئەو متمانەیەم پێداون ئەو دڵنیایی و ئەمانەتە کە بتوانن ئەو چەند سەعاتێک کە لای ئێمەن ینی زۆر ئارام من زۆر هەست بە ئاسوودەیی بکەن. ینی زۆر جار ینی تەنها ئێرە بەس بۆ فێربوونی موزیک و فێربوونی ئامێرەکانیان نییە. ئێمە لێرە پەروەردەی موزیکیشمان هەیە کە فێرخوازەکان لێی سوودمەنە بن. خۆی ئەگەر بتێ موزیک ببێت بە کەلتور تۆ ئەبێ لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکەیەوە ئەرکی حکوومەتە بیکات بە پرۆگرامێک بۆ ناوەندەکانی خوێندن بۆ نمونە لە باخچەوە دەست پێ بکاتە تا ئەگاتە کۆلێجەکان چکە وانەی موزیک وانەیەکی زۆر گرنگە بە تایبەت هەر خۆی موزیک زۆر گرنگە بۆ مرۆڤ. بەڵام بەراورد بە ساڵانی ڕابردوو بێگومان گەشەی کردووە زیاتر چۆتە ناو خەڵکەوە هەر بۆ فێرگەکەی خۆشمان ئەگەر ئێمە و بەراوردە دروستکەی ئێمە ئەم ساڵ فێرخوازی زۆرترمان هەیە لە ساڵانی ڕابرد. من لەگەڵ مامۆستا ئارێز کە هاوسەرمە و بەردەوامیش منداڵە بچووکەکەمان لەگەڵمانە ینی ئێرە وەکو ماڵێکی لێ هاتەوە بۆ ئێمە و هەم بۆ فێرخوازەکانیش. ئەمڕۆ کە کورسات مەگەزین لەگەڵ ئێمەیە حەزمان کرد پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە دابشکەین و ئەو بابەتان و یاخود و بەرهەمانەی کە ئامادەمان کردووە ئێوەش گوێبیستی بن.
بیرۆکەی فێرگەکەمان تامان دەمێک هەبوو لە بەرنامەمان کە فێرگەیەکی وا دروستکەین، بەڵام ویسمان تۆزێت جیاوازتر فێرگەیەک دروستکەین کە فێرگەیەکی ئاسایی نەبێت، ینی تەنها کات بەسەربردن و بەشغوڵکردنی فێرخواز بێتیایە بەرین. بۆیە بە هاوکاری هەردووکمان بیرمالۆ کردو کە چەند پرۆگرامێکی تیا جێبەجێکەین، هەم وەکو پەروەردەی فێربوونی موزیکەکە، هەم وەکو ڕۆشنبیری موزیک، چونکە میوزیک ژەندن بە تەنیا تەواوکەری لەگەڵەوەشا ڕۆشنبیریەکەیەتی، هەردووشان بەیەکەوە تەبان تەواوکەرە بن، ینی سوودی چێ بێت ژەنیارێک بۆ خۆی هەر عەزف بکە و باگراوندێکی نەبێت، یان ئامێرەکەی خۆی نەناسێ هیچ نەبێت. لەبەرەوە ینی بە فێرخوازەکانمان جگە لەوەی کە فێری ئامێرەکەشانەکەین، لەگەڵەوەشە تەواوی زانیاری یان ڕۆشنبیرێکی لا دروستەکەین کە کاردانەوەی هەبێت لەسەر ڕەوشتەکانی خۆی لاان لەسەر فێربوونەکەشی، لەگەڵەوەشە بە تازەترین میتۆدەکان ئیشەکەین لەگەڵیان. ینی ئێمە ساڵان کە فێری موزیکەکراین، ئەو کتێبانی کە بەکارە هاو هەمووی زۆر کۆن بوون، ینی ئەتوان بڵێمی سەدەکانی 1970 و 90 ئەمانە بوو ئێمە ئیشمان لەسەرەکە. ئێستا تازەترین میتۆدەکانمان بەکارێناوەکانێکیمان کڕیوەتانی لە کۆمپانیاوانی کە بازرگانی بڵێن ئەم شتاناکەن، بۆیە زۆر جیاوازترە، ینی فێربوونیان ئاسانترە، ڕێگەی جیاوازتریان پێشکەش کردووە، کۆمەڵێک وەسایل یان با بڵێن فێربوونی تریشی لەگەڵای، بۆ نمونە دەنگ یاخود هەنێک پارچەی تر کە هاوکارە بێ لەگەڵ فێربوونەکەیە. ئەمانە با بڵێن وەکو بیرۆکەکانمە کە بڵێن جیاواز لەگەڵ فێرگەکانی ترا کردووە. لە هەمووی گرنگتر هەوڵمانناوە کە شێوازێکی پرایڤیت بێت، ینی تۆزە تایبەت بێت، زۆر قەرەباڵخی نەکەین، ینی بەداخۆ زۆر فێرگە هەیە بەجارێک حەشامەتێکی تیا ڕژا و هەموو با بڵێن ئامێرەکان هەمی بێکە کشا و ینی جۆرێک غەڵ بەغەڵ بوو، فێربوون تۆزێک تیا زەحمەت بوو. ئێمە هەوڵمانناوە کاتەکان هەمووی دابەشکەین، مەسەڵەن لەسەر خوێندکارەکان بۆی زۆرترین کات لەگەڵ ئێمە بێت و زۆرترین کات سوودمەند بێت. ئێمە زیاتر بۆ حکومەی کە وەکو تاریخ یا با بڵێ مێژووی میوزیک لە ڕۆژئاواوە زیاتر پەرەیسەندووە، زیاتر کار لەسەر میتۆدە ڕۆژئاوایەکانەکەی، ینی ئەو میتۆدانەی کە لە کەرتی ئەوروپا و با بڵێنوانە بەکارهاتوون، چونکە نەبانی شارینەوە ئەوان دەست پێشخەر بوون بەداخەوەی تر زۆر میتۆدەکانیان گونجاو و با بڵێن زۆر دیراسین، زۆر ئەکادیمین. ئێمە فێرخوازەکانمان لەسەر و میتۆدانی ئەوان پەروەردەکەین. ئەوەمان کردووە بەڵێ، بەڵام چۆن مەسەلەن ئەو گۆرانیە کوردیانەمە من خۆم هاتووم جارێکی تر دام ڕشتۆتەوە بۆ ئامێرە، چکە بە حکمیەوەی من خۆم سپۆڕی موزیکدانانم زیاتر، ینی لە سرودەکان لە گۆرانیە کۆنەکان ئەوانی کە بڵێن دەناسراون لەلای ئەم نەوە تازەیە، ئەوانم زیاتر بە پێی پێوەری ئامێرەکەی خۆیان و لەگەڵ ئاستەکە شیانانی گونجانومە کە بتوانن عەسبیکەن و هەم جار بۆشم باس کردوون ئەمە گۆرانیەکی مەسەڵەن فڵان کەسە ئەو کەسە وایە بۆ نمونە ئەوەیە، ینی ئەوەشمان لە بەرنامەیە داناو کردوشمانە. ئیتر هیوادارین لە داهاتووشە بتوانین زیاتر ئەو ئینەش چەند کەش کە تۆ باس کرد لەگەڵ تەلەبەکان ئاشنەکە، چونکە گرنگە موزیکی کوردیش بناسێن لێ بەڕاستی، بە تایبەتی کۆنەکان ئەم نەوە تازانەمان زۆر بەداخەوە ئاگادار نین لەو بابەتانە، لە بۆیە گرنگە ئەو شتانەشیان پێ بناسێنرێت.